سڵاوتان لێبێ هاوڕێیان لە لێکچەرێکی نوێگە ڕامۆلاتان لە کۆرسی دروستکردنی پرزنتێشن بە لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە. لە ڤیددیوەکانی پێشتر باسیۆمان کرد کە چۆن تەنانەت لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە تۆ تەنانەت نووسینەکانیش نووسی خۆی بۆ بنووسێ. ئەمڕۆ دێنە سەر بەشێکی تر ئەوی شوێنەتی بەکارهێنانی گوگل سلایدە. من لە ڤیددیوەکانی پێشتر باسیۆم کردووە کە چۆن ئەمە گوگل سلاید بەکاربێنین، یان عفۆن چۆن گوگل سلاید ئەکاونت بۆ گوگل سلاید دروستکەین. ئێستا دێنە سەرەوەی کە چۆن بەکاری بێنین. طبعا جەماعەت گوگل سلاید وەکەوەی با دەستەکانی پێشترە باسمان کردووە بۆچی ئێمە بەکاری هێنین لە جیاتی پاوەرپۆینت، چونکە گوگل سلاید ئێمە بێ ئەوەی بەرنامەی ئۆفیسمان هەبێ لەسەر کۆمپیوتەرەکە توانین بەکاری بێنین، تەنها وتمان ڕۆینە سەر گوگل باسم کردووە ڕۆینە سەر گوگل و بەکاری هێنین. هەروەها سایکۆنایزیشنی هەیە، یعنی چی؟ یعنی من ئەکاونتێکی جیمێڵم هەیە، ئەتوانم ئێستا داخل بم لە کۆمپیوتەرەکەی خۆمەوە و بەیانی یان ئێوارە لە هەر کاتێکی تر لە مۆبایلەکەی خۆشمەوە داخل بم، ئیش پێ بکەم، دەستکاریەکی بکەم، شتێکی لێ بکەم. باشە لەوانەیە تۆ لە ئیش بیت لە مۆبایلەکەی خۆتەوە سێری پاوەرپۆینتەکە بکەیت و دەستکاریکەیت، زۆر احتیاجیە. دوایەوەی کە هاتیتەوە توانی دای بەزێنی وەکو PDF. ئەمە یەکێک لە خاڵە گرنگەکانی. با بڵێن یەکێک لە خاڵی لاواز نییە، بەڵام لە چاوی پاوەرپۆینتە ئەدەوات و تووڵی کەمترە. باشە لە چاوی ئەوە شتی کەمترە وەکو ئەدەوات و تووڵ، شتی کەمتری تایە، بەڵام بێ هیچ کێشەیەک ئیشی تۆ ئەباتە ڕێوە و ئەتوانی پرزنتێشنێکی پرۆفشناڵی پێ بکەی بە هیچ کێشەیەک لەخوا بەزێ بێستە. من ئەمە یەکێک لەو نمونانەی کەلامە لە بەردەستمایە پرزنتێشنێکی مامۆسایەکی جامعەیە کە بە گوگل سلاید کردوێتی و هیچ کێشەی نییە و دەرەجەیەکە. باشەمە وەکو پرزنتێشن نییە، ئەمە با بڵێن وەکو لێکچەرە، توانیت تەنانەت لێکچەرێکی پێ بکەی، یانی با بڵێن دەرسی پێدانی، هیچ کێشەی نییە. بەڵام یانی من بۆکو نمونەیەک پیشانیتانەدەم کە یعنی ئیشی پێکرێتەوە نییە بڵێ وەڵامێکی پێناکرێت، زۆریش ئیشی پێکرێت و خۆم هەنێکات ئەمە بەکارێناوە. ئەمە ئەگەر بێنە سەر ئەمە واجهەی سەرەکی بەرنامەکەیە، بێنە سەر ئەم واجهەی سەرەکی بەرنامەکەیە، خۆی کۆمەڵێک شتی پێداوی تۆ توانی بلانک هەڵبژێری کە سپیە، یان نەتوانیت ستیمەکانی سەرەتا کە پێی داوێت توانی ئەوان هەڵبژێری. وەکو بینین ئەمانە کۆمەڵێ نمونەیە، نمونەی سیمیناری سەرکەوتوو بێژ کێشە. ئەمە ئەگەر بین سپی هەڵبژێرین کۆمەڵێک شتێ بۆی ڕوونی کەمەوە بۆتان، خۆی ئەبێ ئێوە سە تێگەیشتی بێتن لەوەی پاوەرپۆینتەکە، بەڵام ئێمە هەر ئەمە باسەکەین بۆ احتیات بابێ. ئەمە لاپەڕە سەرەکیەکەیە کە ئەکرێتەوە، ئێمە بانە وەکو عادەتەن ئەمانە لابین سفرێکەینەوە بۆی خۆمان دەست پێ بکەین بە فرێشی. ئەگەر دیقەت بن ئەگەر بین لەمێوە باسییانکەین لەمێ فایل لە بەشی فایلەکە ئێمان فایلەیە توانین فایلێکی ترکێنەوە ئەگەر پێشتر دامامان بزان دەبیان ئەم شتانە. ئەمە ئیدیتیکەی ئەمە ئیشمان بەمانەی سەرەوە نییە، زۆر ئیشمان بەمەیەکەوێ. ئەمە ئەگە بتەوێت سلاید زیادکەی، باشە ئەگە بتەوێت سلاید زیادکەی، ئەگەر کلیک لەو تیرێ ئەوێ بکەی پێتەڵێت لە یاوتی سلایدەکە چۆن بێت، یانی تێکس بۆکسەکان وەکەمە چۆن دابەش بوو بێت. ئێمە عادەتەن خۆمان دابەشەکەین، ئەم کۆنتترۆل زەتەمان هەیە، ئەم تیری گەڕانەوە هاوردنەوە، ئەمە ئەتوانیت بیبیتە دواوە هەنگاو بیتە دواوە لە شتێکە غەڵەتێک کرد شتێکە بە نەزانی سڕیەوە ئەم لایە ولایەک کلیک لەمە بکەی هێندە دواوە، کلیک لەمە ئەمەیان بکە یانێتە پێشەوە. ئەمە ئەگە بتەوێت پرێنتیکەی، ئەمە تۆڵێکە بۆ ئەوەی زوومیکەی بۆ شێوە بکەین بە فیت. تردینە ئەمێ ئەم ئەوەی سەرەتا بۆ ئاوهایە کە با بڵێن هیچ ئیشێک ناکات تەنها سێلێکتکردنە. ئەمەی دوو هەم تێکستە، کلێکی لێ بکۆتوانی تێکست بنووسی بۆ شێوە. ئەمە وێنەیە کە کلیک لەمەیەکەی کلیک لە ئەپلۆد فرۆم کۆمپیوتەر، ئەگەر بتە وێنەکەت لەناو کۆمپیوتەرەکەتایە ئەیهێنی بۆ نمونە ئاوها بۆ شێوە ئەیهێنی لەوێدایانی دوی گەورە بچووکەوە خۆ دەتوانی بیکی، یاخود وێنەکەت لە ڕێگەی کامیرەوە ئەگری، یاخود لە وێبسایتە سێرچەکەی توانی تەنانەتەوە شە بکەی ڕەبتیکێ بە گوگڵەوە، یان بۆ نمونە ئەمان نووسین کار کلیک بکە بۆ تێهێنێ، کلیک لە ئینسێرت کە
چونکە هی کۆمپانیای گوگل خۆیەتی ئەو کۆمەڵە شتانەی تایە فیچەرانی تایە طبعا ئەمە زۆر یارمەتیدە یعنی ئێستا بۆ نمونە ئەنووسم CPU باشە کلیکی لێ بکە ئەیهێنێ دەجاتیەوەی بڕۆیتە گوگل ئاوەشەوە لە مێداینە دەجاتیەوەی بڕۆیتە گوگل لەوێ بنووسی CPU و ینی ئینستەڵی ناو کۆمپیوتەرەکەی دای بزەینتنە سێڤی ناو کۆمپیوتەرەکەی دوای بی ئیمپۆرتیکەی لە با بڵێن پاوەرپۆینتەکە نامە تەنها لەم لاوە سێرچی وە بکەی هێنێ یاخود لەناو گوگل درایڤەکەتە یاخود لەناو مۆبایلەکەتە ئەها ئەو جۆرە ئەو مۆبایلەکانی ئەندروید بەشێکی تایە بەشی فۆتۆز کە وێنەکانیان باکاپە بێتە سەر جیمێڵەکانیان ئەگەر بە هەمان جیمێڵ لەمێ داخڵ بن ئەوە توانی هەموو وێنەی ناو مۆبایلەکەت بهێنی بۆ ئەمێ من نایکەمەوە چونکە لەوانەیە وێنە شتی تیاابێ کامیرایە لە ڕێی کامیرەی کۆمپیوتەرەکەتەوە یاخود URL لینک سانێکتان لەوانێ بڵێ ئەم لینکە چییە سار بۆ تاقیکاری بۆ سامسینگ کۆمپیوتەر ئەم بەس بۆ تێگەیشتنی جەنابتانە بۆ نمونە ئێمە ئەم وێنەیە لینکێکی هەیە کلیکلی لە ڕاستی لەسەر بکە ئانووسراوە سیڤ کۆپی ئیمج ئادرێس باشە ئەنجا وەرە ئەمێ URL ئەوەتە ئەهێنی ئەمە چیمان کرد ئێستا من پێویستیشی نەکرد تەنانەت وێنەکە دابەزێنمە سەر کۆمپیوتەرەکە تەنها بەس لینکەکەی هێنا ئەمە دێنە سەر ئەم بەشی شێپەکانە کە شێپەکانی هەڕێک وەکو ئەوانەی مایکرۆسۆفت پاوەرپۆینتەکەیە کە ئێمە توانین بەکاری بهێنین چێگەن جەماعەت منە کە شێپەکە هێنم و کلیک لە شەفت ناکەم زۆر شێوەی ناشینەیە بەڵام کە کلیکت لە شەفت کرد سێکە تێک ناچێت شێوەیەکی ڕێکیە تێک ناچێت ئیترم بەشانە وەکو دیارە لێتانەوە بۆ نەمە فیل کەلەر ڕەنگی شێپەکە گۆڕی ئەگەر بینە دوای ئەوە ئەمە بەشی خەت ڕاکێشانە ئەگەر بتەوێت خەت بەکاربێنی ئەمە وەکووتمان فیل کەلەرەکەیەتی تو گریدیەنتمانەیە گریدیەنتەکە ینی چەند ڕەنگێک زیاتر لە ناوە دوو ڕەنگە بۆ نمونە خۆی کۆمەڵێک گریندێتی پێداویت بۆردەر کەلەر ئەمە چوارچێوە خەتەکەی چوارچێوەیەتی چوار دەورێتی باوڵین ئەمە بۆردەر وایت کە پانەکەی چەنێ بێت هەروەها بە داش بێت یاخودەوە ئەمە فۆنتە تر فۆنتەکەی گەوراوەکە یاخود بچووکەوەکەی ئەمە بە نسبەت ئەو تووڵانی کە هەمانە سەرەکیەکان ئەمانن طبعا هیچ کێشەیەکیان نییە ئەتوانی بەکاریان بێنیت هەروەها ئەتوانی چیت بوێت بم تووڵانە ئەتوانی بیکەیت تۆ پێویستە تەنها بە وێنەیە لەگەڵ تێکستە شێپشت بوێت ئەوە تا لەمەیە وێنەشت بوێت حازری بۆی دانای بەس بگەڕێ یەکشتی ترمانەیە هاوڕێیان تیممان هەیە ئافۆن پێشەوەی بڕۆینە سەر تیم باگراوندمانەیە کە توانین باگراوندی کە سلایدەکە بگۆڕین بۆ هەر ڕەنگێکە خۆت بتەوێ بۆ نمونە من ئەم ڕەنگە هەڵەبژێرم یان نەتوانی وێنە دانەی باشە منەوە کردم بۆ ڕەنگە یاخود دەتوانی وێنە دانەی بۆ باگراوندەکەی بۆ نمونە من ئەم وێنەیە دانێم ئەوکۆ بینن ئەو وێنەی بۆ هەڵبژاردین و ئەو وێنەی بەدانای کە خۆوان ئەڵمام شار تەبان بامانە هەردادی باشە بۆ شێوە باگراوند ئەتوانین ریسێتیکەین کە ریسێتمان کرد سفرە بێتەوە دێنە سەر ئەمە لێیاوتەکە ئەوەیە کە چۆنەتی دابشکردنی تێکستەکانەوە زۆر باسانی خۆمان ئەتوانین بیکەین بەڕای من خۆت بیکەی باشترە دێنە بەشە گرنگەکە وش بەشی تیمە کە کۆمەڵێک تیمی حازری پێداوی کە ئەتوانی بەکاریان بهێنیتەوە پێویست ناکە خۆت دیزاین بکەی بۆ نمونە ئەمە تایتڵەکەیەتی ئەمە تیمە حازریەکەیە کە کلیک لە ئەم بەشە بکە سێرەکەی چیتیا بێت پیشانتەیە چیتیا بێت پیشانتەیە بۆ شەوە
و ئاواتەوێ تایەتی یان لە بەشی layout یاخود لەو بەشی تیرەیە بۆ نمونە ئەم ثیمە وەکو بینن کۆمەڵێک ثیمی تایە بۆ شێوە دانەیەکی هەڵبژێری و ئیتر بەپێی زەوقی خۆت و بەپێی توانستی خۆت مەرجیش نییە بۆ نام ثیمە هەڵبژاردەوە خۆت ناتوانین دیزاینێکی تایبەت بۆ خۆت بکەیت بەڵێ ئەتوانی ئەمە مەسەرەی ثیمەکان کە کلیکت لێ کرد بۆ شێوە کلیکی لێ بکە یاخود ئێمە شاڵ دەرسەکانی داهاتوە باسی واکەین کە چۆن ثیم دابەزێنین چۆن ثیممان دەستکەوێت باسی ئەوە شەکەین لەمێ ئەوەی تایە کە ئەگەر ثیمێکی گوگل سلاید دەستکەوت دەتوانین لەمێ ئەمپۆرتیکەی یعنی لەسەر کۆمپیوتەرەکەت بێ ئەتوانی ئەمپۆرتیکەی بێش کێشەیەک هەروەها ئاخر بەشمان هەیە کە بەشی ترانزەکشنە بەشی ترانزەکشن بۆ نمونە من ئەگەرم دوو سلایدم هەبێ سلایدێکی تریش زیاد بکەم هەمان فکرەی ئینەکە هەیە ئەوەی پاوەرپۆینتێکە بەڵام لەمێ بۆ ئەم سلایدە چۆنەتی ئاڵگۆڕکردنی سلایدەکان لێنەوە خۆیان کلیک لە سلاید ترانزەکشن بکە لەمنان نانە یعنی هیچمان نییە کلیک لەم نانە بکە بەوەی شتی کە تۆ ئەتەوێ بۆ نمونە سلاید فرۆم ڕایت لە لای ڕاستەوە ئەپلای بۆ شێوە لای ڕاستەوە دێت کلیک دەستۆ بکە بۆەوەی کە ئەو بەس پیشاندانە دێنە سەر ئەمە بۆ نمونە فلیپ ئەپلای بکە ئەمە بۆ نمونە دیسۆڤڵ بۆ شێوە ئێستا ئێمە ئەنیمێشنوان بۆی دانا طبعا ئەگەر بیرتان بێت ئەنیمێشنەکان لە پاوەرپۆینتەکەش پێویستەکرد بتخستە سەر پرزنت مۆد یاخود شێوازی پیشاندان بۆی ئەنیمێشنەکەی پیشاندایی لەمێ ئەومان هەیە کە بنووسراوە سلاید شۆ کلیکی لێ بکە ئەیکا بە فول سکرین کە بۆنە ئەو کلیکی لای خوارەوەکەین یاخود باڵێن تیرەکەی لای خوارەوە داگرین بەو شێوە پێی ئەنیمێشنەکان ئەمە فەیدا بە سموثی لە ناوەچێ وا بڵین ئەمە فلیپەکات بۆ شێوە یەک شتی ترمان هەیە ئێمە ئەتوانین ئەمە کۆپی لینکی کەین لینکی ئینجا بینێرین بۆ هاوڕەکانمان کە ناردت بۆ هاوڕەکەت ئەتوانێت بێت داخڵ بێت باشە بۆ شێوە بۆ نمونایەکی لێ بناناوێنین ڕێگ بۆ نمونە سیڤ ئێستا ئەت پیپل تو گروپ ئەتوانی ئیمێڵی خەڵک دانەی ئەتوانی ئیمێڵەکانیان دانیت بۆ نە بۆ ئیمێڵی چەند برادرێک تێنێری ئەو کاتە پێویست بە ئیزنی تۆ ناکە بۆ ئەوەی بێن داخڵ بن بەڵام ئەگەر تو تەنها بەس ئەم کۆپی لینکە بکەیت و بینێری بۆیان ئەو کاتە ئیزن ئەبێت دێتە ئەمێ شتێکت بۆ دێتە ئەمێ ئەپروڤیەکەی بۆ ئەوەی ئیزن لێوەرگرێکە ئیزن یاخود لە جیمەڵەکەش نامەدت بۆ دێ کە ئەپروڤت کرد ئیزنی پێ ئەدەی کە بێتە ناوەوە توانێت دەستکاری بکات و توانێت سەیریشی بکە ئەمە ڕیجەکتەکەیە وەکوتمان خەڵک ناتوانێت احتیادی بێتە ژوورەوە ئەگەر بیکێ بە ئەنیوەن و دە لینک ئەمە چییە ئەم لینکت نارد بۆ هەر کەسێکە و کاتە پێویستی بە ئیزنی تۆ نییە پێویستی بە ئیزنی تۆ نییە سێکە اینجا تەفاسیلی تریتایە ڤیوەر یعنی بەس تەنها ئەتوانێت ڤیو بکە بە سێر بکە کۆمنتەرمانەیە ئەم کۆمنتەرە چییە یعنی ئەتوانێت کۆمنت بەجێ بێڵێ کۆمنت چۆن بە کۆمنت بەجێ بێڵێ بۆ نەدێت ئەمسا سلایدا ئەمە کۆمنتە لەمێ ئەمە کۆمنتە کلیک لە ئەت کۆمنتەکە کۆمنتێکا بۆ شێوە جێهێڵێ سێرەکەی لەسەر ئەو سلایدە کۆمنتێک هەیە بۆ نەبێت دەڵێ فلانشت بگۆڕە فلانشت مەگۆڕە لایەن کیەوە لەلایەن بۆ نمونە هەر کەسێکەوە بێ کە ئەو کۆمنتی کردو با جیمەڵەکەی داخڵ بووە زۆر باشە بافەن با من بێمەوە سەر بەش شێر باشە یان ئەتوانین بیکەن بە ئیدیتۆر ئەم ئیدیتۆرە تر دەسەڵاتی ڕەهای هەیە کە ئەتوانێت هەموو شتێک وەکو تۆ هەموو شتێک بسرێتەوە عەفوەن وەکو تۆ هەموو شتێک بسرێتەوە هەموو شتێک بکە ڤیوەرەکەیش ڕوونە کە تەنها بۆ هەیە سیرکە بۆ ئیشی تری بۆ نییە طبعا ئەوە تر ئەگەر تیم بنێەوە بەیەکەوە سیمینارەکە بکەنەوە بیکان بیانکە بە ئیدیتەر بەڵام ئەگەر تۆ تەنها بۆ ڕوونکردن و بەیانێری بیانکە بە ڤیوەر یان کۆمنتەر ئەگەر کەسێک کۆمنتی هەبێ لەسەر سلایدەکانت تر لەمێ وا بزانم کۆمەڵێک میتینگ و بەشی میتینگی تایە کە ئەتوانن میتینگ بکەن یعنی ڤیدیۆ چات بکەن لە بینی خۆتانە کە سێری ئەم پاوەرپۆینتاکەن ئەوانەی کە گرنگ بوو لەمێ ئەوانەی کە گرنگ بوو لەمێ باسم کردن کە ئەم بەشەیە هەروەها ئەم بەشی شەیرە کە ئیتر خۆی فکری گوگڵ سایت دەوەیە
کە تۆ ئەتوانی بۆ هاوڕەکانتی بنێریت و ئەوان سەیریکەن و بەیەکەوە ئیش لەسەر یەک پرۆجێکت بکەن. هەتا وەکو ڤیدیۆکی تر خواتان لەگەڵ.